سڵاتان لێبێ بەڕێزان. لە دووهەم دانیشتنی ئاسایی پەرلەمانی کوردستاندا سەبارەت بە بەردۆخی دەڤەری بادینان پێرێ 12 دوای گفتوگۆیەکی زۆری پەرلەمانتاران لەسەر ئەو ڕووداوانە پەرلەمانی کوردستان بە زۆرینەی دەنگ هەشراسپاردەکەی لیژنەی هاوبەشی گۆڕی بۆ بڕیار و بە دەستکاریەکی کورتەوە پەسەند کرا کە ئەمانن: یەکەم ئیدانەکردن و مەحکومکردنی ڕووداوەکانی دەڤەری بادینان و دەستدرێژەکانی سەر ڕۆژنامەنووسان و سوتانی بارگەکانی یەکگرتوو و شوێنەکانی تر. دووهەم، هەموو ئەو کەسانی دەستیان هەبوو لە پلاندانان و هاندان و تاوانیان ئەنجامداوە بدرێنە دەست یاسا. سێهەم، دەبێت حکوومەت ئەو بەرپرسە ئیداریانە سزا بدات کە کەمتەرخەمیان کردووە. چوارەم، پێویستە حکوومەتی هەرێم بە پێی یاسا قەرەبووی مادی و معنەوی ئەو کەسانە بکاتەوە کە زەرمەند بوون. پێنجەم، ئەو لیژنەی کە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە پێکهێنراوە پەلە بکات لە کارەکانی و بە زووترین کات دەرئەنجامەکەی ڕابگەێنێت. شەشەم، دەستگاکانی ڕاگەاندن هەڵمەتی دش بە یەکتر ڕابگرن و هەموو دەستگاکانی ڕاگەاندن لە ئاست بەرپرسایەتیدا بن. حوتەم، وەزارەتی ئەوقاف لە ڕێگەی وتاربێژانە وەزارەتی ڕۆشنبیری و پەروەردە لە ڕێگەی خۆیانەوە گیانی برایەتی و لێبوردەیی و پێکەوەژیان بچەسپێنێت. هەشتەم، پەرلەمانی کوردستان جەخت لەسەر پێکەوەژیانی تەواوی نەتەوە جیاجەکانی کوردستان دەکاتەوە. کەواتە بەڕێزان تا چەند ئەم بڕیارانە ئاڵۆزەکانی ئێستا هەرێمی کوردستان چارەسەر دەکەن سەبارەت بە ڕووداوەکانی دەڤەری بادینان وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرین. دوبارە سڵاتێ بەڕێزان، بڵێ ئەو بڕیارانەی کە گوێتان لێ بوو بڕیارەکانی پەرلەمانی کوردستان بوون کە لە دانیشتنی ئاسایی پێرێ ئەم بڕیارانە دەرچوون کە 8 بڕیارن سەبارەت بە ڕووداوەکانی دەڤەری بادینان. دەتوان قسە لەسەر بڕیارەکان بکەن و تا چەند ئەو بڕیارانە ئاڵۆزیەکانی هەرێمی کوردستان سەبارەت بە ڕووداوەکانی دەڤەری بادینان چارەسەر دەکەن. بەڵێ یەکەم پەیوەندیمان کاروان لە سلێمانی. سڵاو لێ بێ کا کاروان فەرموو. ئەم کاتتان باش. زۆر سپاس کا کاروان. کاکەجام دەستخۆشی لە بڵێ ئەوانەکەن هیوادارین بە زووترین کاتە ئەو شانە ئەوانەی تاوانبارن لەو کارە ساسی خۆ دۆکو و سمێلەوانە دژنەکە و بە گوێرەی ئاساس سزا بدرێن. بەڵام من ئەگەر لێم قبوڵ بکەن بەڕاستیگرەیەکم لە هەموو میدیا. بەڵێ کا کاروان فەرموو. ینی بەڕاستی ئێمە ئەو ئەزمونەی هەرێمی کوردستان بەڕاستی بە بارەگا سووتان و دووبارەگا سووتان و ئەمانە هیچ لە مەسلەکە ینی باب هەمومان ینی هەمومان بێکەوە جوانین، هەموو میدیاکان بێکەوە جوانین. بێت ینی بەڕاستی حەزەکەین شتێک بەهێوی باسکرێن دروست نەبێت ئیسلامی بێ ئایمانی بێت. هەموو میدیاکان کار بکەن بۆ هێورکردنەوەی ئەو بارودۆخە بارەگا تاگەبێتەوانێ لە برینارە بێت تاگەبێتەوە. ئەو ستانە لە هەموو وڵاتێکە نەک لە کوردستانیەنە لە فەڕەنسا بینیمان ئێمە بسەتە لای دەبینین. ئێمە ئەگەر بوونەما لە دەست تەواویتر نایبینینەوانە هەزار ساڵیتر نایبینینەوە هەزارەهانەوەینەوە ئەو ئەزمونەی بۆ نایەتە پێشەوە. کەواتە کا کاروان لە ئێستادا بڵێ کا کاروان بڵێ کا کاروان بڕیارەکانی پەرلەمانی کوردستان من بەباشی گوێم لێت نەبوو هەندێک لە قسەکان نازانم پەیوەندی بە کەشوهەوا هەیە کە هێڵەکانی پەیوەندی بە شوێکی باش گوێمان لە دەنگەکان نابێت. ئەو بڕیارانەی کە پەرلەمانی کوردستان دەری کردوون کە پێرێ بوون سەبارەت بە ڕووداوەکانی دەڤەری بادینان پێت وایە تا چەند کێشەکان چارەسەر دەکات، ئاڵۆزەکان چارەسەر دەکات؟ کا کاروان ئەگە بکرێت شوێنەکەت بگۆڕی بەباشی گوێم لێت نییە. من ئەڵێم ئەگەر بێت و بە زووترین کات پەلەی لێ بکرێت بە زووترین کات ئەو بڕیارانە جێبەجێ بکرێت ئەو کێشانە چارەسەرەکرێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کا کاروان لە سلێمانی. بەڵێ هەر لە سلێمانی سەربەستمان لەگەڵدایە. سڵاو لێ بێ کاک سەربەست فەرموو. ئەو کاتتان باش. زۆر سپاس کاک سەربەست، هەموو کاتێکت باش. برای بەڕێز سەبارەت بەو بڕیارانەی کە دەرچوە دیارە پەرلەمان گەورەترین دەسەڵاتە لە کوردستان. بەڵێ حەقی بڕیاری هەیە، بەڵام بڕیارەکان ئەگە بێت و
بە شێوەی ئەوە نەدرابێت کە بە شێوەی دەنگدان وەکو دارانی پێشوو فەرزکردنی هەندێ ئارای ئەکسەریە لەسەر ئەقەلیە زۆر زاری وایە. بەڵام کاک سەربەست ئێستا بمانەوێ نەمانەوێ 8 بڕیار پەسەند کراون کە هەندێکیان ئەوانەی کە گرنگن هەموو ئەو کەسانە کە دەستیان هەبووە لە پلاندانان و هەندان و تاوانیان ئەنجامدا بدرێن دەست یاسا و ئەو بەرپرسە ئیداریانە سزا بدرێن و پێویستە حکوومەتی هێرێم بە پێی یاسا قەرەبووی مادی و معنەوی ئەو کەسانە بکاتەوە کە زەرمەند بوون. ئەمە دیارە زۆربەی لایەنە سیاسیەکان و زۆربەی هاوڵاتیان کۆک بوون لەسەر هەندێک لەم بڕیارانە. ئەم بڕیارانە پێت وایە وەکو هاوڵاتیەک تا چەند ئاڵۆزەکان چارەسەر دەکەن؟ بەڕای من ئەگەر لێژنەکان کامل دەسەڵاتیان هەبێتن بە تەواوی دەسەڵاتیان پێ بدرێتن لە پەرلەمانەوە کان چارەسەر بەس نەوە وەکو لێژنەکان زۆر جاریکە مەسەڵەن مەجموعەیە زنجیرەیە بڵین ئێمە شتمان دێنی لە کوردستان و لجانشی بۆ تەشکیلکرا بەڵام لەژنەکان تاکو ئێستاکە نەگەیشتن لە ئەرزانی کورد هیچ شتێکیانەکە بەڵام ئەوە شتێک بوو بەڕاستی نەخوازراو بوو. ئەوە وا بزانم نەک ڕای من ڕای هەموو خەڵکێکەکەوە چارەسەری ئەو کێشانە بکاتن بە شێوەیەکی عادلانە. ئەوەی کە هجومی کرد ئەوەی کە هێرشی کردووە ئەوەی کە تەحریزی داوە ئەوەی کە شتی سووتانوە ئەوەی کە یان تاوانبار بە معنای کەلیمە با بڵێن ئەوەی کە تاوانی هەیە لەو چیزە بغض النظر عن ميول السياسي هەموو چارزە و ئەو مقصرانەیە مەسەن دەسەڵاتیش لێ مقصرە لەو مەسەلەیەدا نەک تەنها ئیلا تەنها مەجموعەکان دێکچووە شتی سووتاندەوە مەجموعەکان دێشکەکە مەلایەک تەحریزی داوە با بڵێن یاخود ئەوەی کردووە بەڵام ئەگەر لێژنەکان پێدا بچن بە ئیشیکانی پەرلەمان حرفیەن جێبەجێ بکەن ئەوە ویستی هەموو خەڵکە و بۆ شێکرێتن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک سەربەست لە سلێمانی. بەڵێ بەرەزان ژمارەکانی کۆڕەک تەلیکۆم ئامادەیە بۆ ئەوەی هاوڵاتیانی هەولێر دووە بتوان پەیوەندیکەن و ڕاوتی بنی و سەرنجەکانی خۆیان بگەێنە سەبارەت بە تەوەری بەرنامەکە کە تابەتە بە بڕیارەکانی پەرلەمانی کوردستان کە پێرێ پەسەند کران تا چەند کێشەکان ئاڵۆزەکان چارەسەر دەکەن سەبارەت بە ڕووداوەکانی دەڤەری بادینان. بڵێ با گوێمان لە تێبینی کاکوریا بێ لە سلێمانی. سڵاوی بێ کاکوریا فەرموو. کاکوریا لە سلێمانی؟ ئەلۆ ئەم کات باش قوربان زۆر سپاس کاکوریا. واز بۆم بەرفەتە سپاس بەنسبەم کێشەوە بەڕاستی کێشێکی نەخوازراوە لەم سەردەمەیەکە ڕووبات بە تایبەتی ئەم بڕیارانە هیوادارین زوو جێبەجێ بکرێت. بەڵام یەکێک لە هەڵەکان دەسەڵات کە ئیکات دائیمەن وزگاندنی کێشە یعنی ئەوایە ئەم کێشانە زۆر بە تحلیل چارەسەری بکات. ئەمە کێشان کێشەی کۆمەڵایەتین عقليتي منطقية ناخذ لك الأفراد منطقية ترى يما لم كشيء كولا سيدي كان مجتمعك هي قبولية مجتمع ناكد تورا حل بواريكم على أشياء مجال السركة بله يعني توبيد أجر جال السركة لري إداري وكاك أم بشير تا حزبك سياسي استغلالي نكد يما قالك بزاني من حل ما ويا هل أم حزب إسلامي يعني عود برنامج ببريري يعني اشتكى بدا يعني استشلني كيف كان خلق حال سيران قبلين ام برنامج باجنيه بلا كاكوريا ديارة هندك رخنها بو هندك سرنجو بو يعني بس برنامج كما بس اني فراوانا ور ما قلت ما في خويا مجتمع بلا كاكوريا مجتمع بس برنامج واكد بلا كاكوريا مجتمع اوليات دين سوكات برشاوي خلقيه بلا باب سيارة دائما ابي انسان اسلامي من قالطن بتياري اسلامي هيك عليه من نرمونيان حزب سياسي يعني شلون بنرمونيان كاكوريا يعني من يعني انسان ابي بزانت كاكوريا حزب انا زور في لكن بلا جناب باش دەکەی کە لە بواری کۆمەڵایەتیەوە ئەم کێشەیە چارەسەر بکرێت لە بواری کۆمەڵایەتیەوە. یەکێک لە بڕیارەکانی پەرلەمان تایبەتە بەو لیژنەی کە لەلایەن سەرۆکی هەرێمەوە پێکێنراوە. ئەمەش دەقی بڕیارەکەیە ئەو لیژنەی کە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە پێکێنراوە پەلە بکات لە کارەکانی و بە زووترین کات دەرئەنجامەکەی ڕابگەێنێت. کەواتە جەناب دۆکو هاوڵاتیەک باس لە بواری کۆمەڵایەتی دەکەیتەوە دەڵێیت وەک خۆتەڵی کێشەکە پێویستی بە چارەسەری کۆمەڵایەتی هەیە. ئەو لیژنەیە چی بکات بۆ ئەوەی چارەسەرێکی کۆمەڵایەتی وە خۆتەڵی بیکا بۆ کێشەکە؟ من لو رو سيرك يعني ما وزارتك معناه لبايك ومرات وزارت معناه بايك تندرسيا لو رو على سري ام كيشانه كان اگر لو يجي وزير تندرسي بليت كاكا نرجع لباجنيه ورن هموتا باحث كان دانش نجم لا استغلالي كذا اما حالا كان بوشي ودو سبب يعني تو براسي وزارت كان اكتيف وزارت كان كالات اشتكي وعي بوشي بتنجاناشن تا يجي استغلالي نكاتو كومالاتين بوشي يعني أما كشكان له رؤيات دائما أحزابي إسلامي بعاطفة شكات أشدنا مجتمع المجتمع زانا أقوي شن مستوى هي استغلالي كات تعرفته من يعني براسي حس ما كنت يعني حتى يعني قضيرونا برنامج برستان كبابيري براسي برنامج يزوب قوته
بیسیار ینی واکە لەنا مجتەمەعەکان ئیمزا کۆ بکرێتەوە کە بەنامەدا بخرێت بەڵێ سپاس بەچای هەست بینیومە هەستم پێ کردووە کە ئەوە دەمە دەستێکە ینی کە چۆنە بەلا مجتەمەعی کوردیە بەرنامەیە بێت ئاوا سەریدین کات بەڵێ زۆر سپاس بۆ کاگوریا لە سلێمانی بە کۆمۆنیستەکان کرا ینی بەڵێ سپاس بۆ کاگوریا لە سلێمانی سپاس بۆ پەیوەندیەکەت هەر کەسێک دیارە ڕاو بۆ چوونی خۆی هەیە لەسەر بەرنامەکانی نارتی ئەمە لەم بەرنامەی خۆتان دەرفەتمانداوە بۆ کەسانی کە ڕەخنەشیان هەیە لە بەرنامەکانی نارتی وەک کاکوریا ئاماژەی پێدا دیارە هەندێک لە قسەکانی گزارشتیان لە ڕای خۆی دەکرد کە باس لەوە دەکات ئەو کەسانەی کە بەنیاز بوون بەرنامەکە دابخرێت ئیمزایان کۆ کردەوە هەندێک شتی تر بەڵام وەک خۆتان بینیتان پێشتر لەگەڵ پەخشکردنی ئەو بەرنمەیە هەندێک هاوڵاتی پەیوەندیان کردوە گلەیان هەبوو لە شێوازی بەرنمەکە و ڕەخنەیان هەبوو لە هەندێک بڕگەی بەرنمەکە ئێمە بە سنگێکی فراوانە وەرمانگرتووە هەندێک گۆڕانکاری کرا لە بەرنمەکە وەک خۆتان بینیتان لەم ڕۆژانی دوایشدا دو ئەڵلقەی ئەو بەرنامێ داڕازی بەڵێ با هەر لەسەر تۆڕەکە زیاتر قسە بکەین ئەو پێشنیازانەی ئێوە دەیخێنە ڕوو دەکرێت ئێمە بڕیارەکانتان بیرخێنەوە ئەگەر هات و پێشنیازەکانتان پەیوەندی بە بڕیارەکانەوە هەبوو بەڵێ باگوێمان لە تێبینی هەردی بێ لە ڕانیا سڵاو لێ بە کاک هەردی فەرموو کاکشوانم کاتەوە باش زۆر سپاس کاک هەردی هەموو کاتێکت باش کاکشوان من پێم وایە تا ڕادێک هەرێمی کوردستان ئارامی بەخۆیەوە بینیوە بەڵێ بەڵام یەک ئەو دانیشتنی پەرلەمان و لژنە بۆ دابینکردن و ئەو شتانە پێم وایە نایوێ تێگەی ئێمە حکومەتی هەرێمی کوردستان سایەسەری سەرۆک تاڵەبانی وەزعەکە ئارامە وەزعەکە خۆشە کوردستانمان کوردستانێکی ئارامە بەڵام ئەمن پێم وایە لژنەی ناوێ پەرلەمان دانیشتنیشی ناوێ ئەو هەموو کەسێک دیارە هەموو کەسێک دەزانی تاخوا ئەو دەستە چێ و ینی چێ ئەو خەرکەی هانداوە مامۆستای بەڵام کاک هەردی پێتوانە بە داداشونەکان ئەگەر لژنە بیکات بە شێوەیەکی یاساییتر دەبێت و بۆ شێوەیە هەرمەکیە نەبێت ئەگەر لژنە نەبێت کەواتە چۆن بە دواداچوون بۆم کێشەیە بکرێ کاکشوان ڕاستەکەی بەڵام زانی چۆنە بەڵام ینی ئێستا مامۆستایەکی ئاینی بتوانی کەسێک هاندا لە میبەرێکی مزگەوتێکی پیرۆز تێگەی پێویست ناکاتن حکومەت هەرێم دەی بزانی تاخوا ئەو کەسە چێ خەرچیانەدا دەشزانی بەڵام ینی حکومەت دەزانی تاخوا چێ بەڵام لە دەسەڵاتی پارتیدایم پارتی دەبی ئەو مامۆستای ئاینی ئەوەی ئەو وتارەی داوا دەستگیری بکات دەکاکەوە داخوا ئایا تۆ ئەو تاتۆ داوا خەرکتان داوە بەڵێ کاک هەردی هەر لە بڕیارەکانی پەرلەمانی کوردستاندا کە پێگاتووە لە 8 بڕیارێکی لە بڕیارەکان کە بڕیاری حوتەمە ئەوە دەقەکەیەتی وەزارەتی ئەوقاف لە ڕێگەی وتاربێژانەوە و وەزارەتی ڕۆشنبیری و پەروەردە لە ڕێگای خۆیانەوە گیانی برایەتی و لێبوردەوی و پێکەوژیان بچەسپێنن پێت وایە تا چەند ئەم بڕیارە ئەو کێشانە چارەسەر دەکات کە جەنابەت باسی دەکەی وەڵی ئیشاڵا کێشەکان ناڵم چارەسەر نابن ئیشاڵا چارەسەرە بن تێگەی کوردستانمان کوردستانێکی ئارامە لە خوای بە زیادی بی دیاشت و ئازادی بەرقرارە ینی لە سای حکومەتی هەرێم و لە سای دەستدام و دەستگاکانی حیزبی پۆلیس ئاسایش ینی دابێ ڕابەڕادەیەکی بەرچاو ینی کوردستانمان ئاشتی و ئارامی و ینی ئاوەدانی بەخۆ بینیوە سایەسەری سەرۆک تاڵەبانی ئەگەر بێت و ئێمە وەکو کورد سەرۆک تاڵەبانیمان نەبێ هەموو خەرک دەزانی ئەمە فەوتاوین کاکشوان ینی بەڕاستی بەڵام تا ئەویش مێنی ئێمە وەکو کوردستان خەمی هیچ شتێکمانە ئیشاڵە هەر بۆشمان دەمێنی و هەر سەلامەت دەبێ ئەمت وەکو هاوڵاتیەک بیر و ڕام ئاوایە بەڵێ سپاس بۆ کاک هەردی لە ڕانیا لیزا لە سلێمانی سڵاو لێ بە لیزا خان فەرموو ئێوارۆ باشوانگیان زۆر سپاس لیزا خان چۆن نامای لەسەر تەوەرەکە قسە بکەم تەنها دوو پرسیار لە تۆ کەم و هیچی تر ناڵێم بەڵێ فەرموو کەناڵەکەی ئێوە سەر بەخۆیە پێلایەن ئەوە دەتوانی تۆ حکومکەی لیزا خان کە بینەرێکی کەناڵەکەی خۆ دەتوانی لەبەرەوەی شتێک ڕوویاوە کە بڕوا ناکەم ئەمە بێلایانی کەناڵەکەی ئێوە بسەلمێنێ لیزا خان ئەگە بکرێت قسەکانت بە تایبەت بێ بە بەرنامەکەی خۆت بە تەوەرەکە هیچ ناڵم لەسەر تەوەرەکە و لەسەر هیچ شتێک بەس ئەو نەم لە تۆ پرسی ئەخۆ کەناڵەکەی ئێوە سەر بەخۆیان ناوەیە پرسیاری بەرنامەکان هەواڵەکان هەموو شتەکان ئەوە خۆیان وەڵامێکن بۆ قسەکانت وە دەتوانانی خۆت وەکو بینەرێک ڕای خۆتە هەرچی بڵێ ینی کاکشۆن لەگەڵ ڕێزم بۆ قسەکانە بەرنامەکەی جەناب چاوای لێکردم کە بەڕاستی وا بڕوا بکەم کە هیچ کات ئەو نالەیە کە من خۆشمەویدە و ئێناسێکە لەلای من گەورەترین کەناڵ بوو کە ئەمتوانی بە ئازادی و بەسەر بەخۆیان نەقسێکیا بکەم ئێستەی تر ئەوە نەماوە لەلای من کەناڵێک بەناوی نالیا لەلای من بەسەر بەخۆی نەماوەتەوە بڕواش ناکەم مایکی خەڵک ماکێکی ئازاد بێ
لەبەرەوەی لە دوای ئەوەی کە ئێمە قسەکەین لە پرسیینەوەمان لەگەڵەکرێ بەداخەوە کێ لێ پرسیینە لەگەڵ کردو لیزا خان نامەوێت لە بەرنامەکە هیچ شتێک باسکەم بۆی خەڵک ئەگەر وابێت چۆن پەیوەندیەکەت وەرگیرە دڵنیا بە ینی خۆت و هەموو کەسانی کە پەیوەندیەکەن کەسێک پەیوەندی کردبێ بەبێ ئەوەی بپرسن باسی چیەکەی پەیوەندەکان وەرگیراون وەڕای خۆتە من ڕێز لە ڕاکە دەگرم کە وەک خۆتەڵی بینەرێکی کەناڵەکە نابێ ئەوە ڕای خۆتە وەکو بینەرێکەوە مافێکی خۆتەوە خۆت دەتوانی خۆت ئازادی لەوەی کە سەیری چ کەناڵێ بکەی ئەمە خۆ نایچەسپێنی بەسەردا کە تۆ لەوەتی ناسی دروستکراوە پێم وابێت کات بەردەوامی پەیوەندیم کرد لە بۆرەی کە زۆر لەلام عزیز بوو سێم پەیوەندی کە لە مایکی خەڵکە وەرگیرا پەیوەندەکەی من بوو کە لە حەوەی شوبات تا تەلەفۆنم کرد وەکو خۆشەویستترین کەناڵ لە دڵی خۆما بڕیارمیان کە ئێناسی لە لای من خۆشەویستترین کەناڵ بێ لە بەرەوەی سەربەخۆ بوو زۆر سپاس دەکەین لیزا خان بەڵام هیوادارم ئەوە ڕەشبین نەبیت من پێتەڵە من وەڵامت نادەمەوە کە ئێمە سەربەخۆین یانە تەنها بەرنامەکان هەواڵەکان زانیاریەکان بۆ شوێ دەخنە ڕوو کە ئێوە حکمی لەسەرکەن بەڵام لە دوای ئەوەی کە لە کەناڵەکەی ئێوەیە چەند شتێکم وت و دوایی هەندێک لێ پێچینەوەم لێکرا لەلایەن شەخسێکەوە سپاس بۆ پەیوەندەکەت لیزا خان لە سلێمانی دیارە هەندێک پەیوەندی هەیە ئەمە دەکرێت لە پاش بەرنامەکە کەسانێک دیارە و ئازادن کە کەسێ پەیوەندی کا بۆ ژمارە تەلەفۆنەکان یانارتی وە پێشنیازی هەبێت دیارە لە پاش بەرنامەکە پەیوەندی کراوە باسی هەندێک کراوە کە پەیوەندی بە بەرنامەکەەوە نییە بەڵام حەزەکەم یەکشت ڕوونکەینەوە ئەو کەسانی کە پەیوەندیەکەن ئێمە هیچ تەحەداکەین هیچ کەسێک لە هەوکارانم لە کۆنتترۆلەوە قسەیان لەگەڵ کردبێ و پێیان وتبێت کە باسی چیەکەی وە بۆچی پەیوەندیەکی یاخود لێبرسینەوە خۆی دەڵێ لیزاخان بەڵام بە هەر حاڵ ئێمە ڕێزمان هەیە بۆ ڕاکانی و ڕێزمان هەیە بۆەوەی کە خۆی حەزەکە بینەری کەناڵی ئێنارتی نەبێەوە مافی خۆیەتی وە ڕای خۆیەتی بەڵێ قارەمان لە هەولێر سڵاو لەبێکا قارەمان فەرموو ئەو کاتت باش درام زۆر سپاس کا قارەمان دەستخۆشی ئەو بەرنامە جوانت لێ دەکەم زۆر سپاس دەکەم ئەگەر دەرفەتم بدەی لەبەر ئەوەی لە ڕۆژانی پێشتر بۆم نەکرا قسە بکەم چکە پەیوەندەکەم وەرنەدەگیرە هەندێک لە بابەتەکەی دەربچم بەڵێ ببوورە دیارە لۆدێکی زۆر لەسەر پەیوەندەکان بوون بەڵام دەتوانێت بەخێرایی قسەی دەکەم بەڵێ کا قارەمان فەرموو سەرەتا دەربارەی سوتانی بارەگایەکان بەڵێ زۆربەی خەڵکێکی زۆر هەبوو کە بەرگریان لە بەرپرسەکان دەکرد کە نابی قسەی ناشرینیان پێ برێ ئەمش لەگەر ئەوەمە قسەی ناشرین بە هیچ شێوەیەک نابی بگۆترێتن بەڵام بۆچی کەس ئیدانەی ئەوەی نەکرد کە ئەوەندە ئەو ژمارە قورئانە لەناو بارەگایەکان سوتا بەڵێ بەرپرسەکان پیرۆسترن یان قورئانی پیرۆسترە کەواتە کا قارەمان لە ئێستادا هەر سەبارەت بە ڕووداوەکانە دیارە تەورەکە لەوە دەرنەچوین ئێمە سەبارەت بۆ بڕیارانەی کە لە پەرلەمانی کوردستان و دراوانیەکێک لەو بڕیارانە کە دەبێت حکوومەت ئەو بەرپرسە ئیداریانە سزا بدات کە کەم تەرخەمیان هەبووە لە ڕووداوەکانی دەڤەری بادیناندا ئەو بڕیارە چۆنە بینی وەکو هاوڵاتیەک و پێت وایە ئەگەر جێبەجێ بکرێت بەڵێ شوێنی مای فرۆشتن بەڵێ باشە ئێستا لە ئەنکاوا قبول دەکەن ئەمە بچین دکانێکی فرۆشتنی قورئان سیدی قورئان قبول دەکەن ئەمە بچین لەوێ بکەینەوە کاک قارەمان ببوورە قسەکان پێ بڕم ئێستا بمانەوێ نەمانەوەی ڕووداوەکان ڕوویاندا و لە ئێستادا هەموو لایەنەکان لایەنە پەیوەندیارەکان بە تایبەتی باس لە چارەسەرەکان دەکەن ئێمە چەند بڕیارێکمان لەبەردەستدایە کە چارەسەرە بۆ کێشەکان ئەوە دەتوان ئێوە قسەی لەسەرکەن ئەگەر چارەسەرە یان ئەگەر جێبەجێ بکرێن بابەتەکان دوبارە نەکەینەوە و نەیوروژێنینەوە ئێستا ئێمە باس لە هەندێک بڕیار دەکەین کە لایەنێکی پەیوەندیدارە پەرلەمان بڕیاری داوە ئەم بڕیارانە چارەسەر بکرێن یاخود جێبەجێ بکرێن ئایا تا چەند پێت وایە ئەوانەی کە باسی دەکەیت دیارە ڕووداوە لێرە و لێ ڕوویان داوە لە ئێستادا پێت وایە بڕیارەکان چۆنن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە بڕیارەکان خراپ نینە بەڵام ئەگەر بڕیارەکانی پێشووی پەرلەمان جێبەجێ بکرابانە حاڵ نەدەگەیشتا و حاڵی کە ئێستا کوردستان تێدا دەژیتن بەڵێ زۆر سپاسیش بۆ تەلەڤیزیۆنەکەتان زۆر سپاس بۆ بەرنامەکەتان زۆر سپاس دەکەم سپاس بۆ کە قارەمان لە هەولێر بڵێ بابان لە کەلار سڵاوی بە کاک بابان فەرموو سڵاو لە تۆش ئەم کاتت باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش کاک بابان بۆ زەوەی کە قسە لەسەر و بڕیارەی پەرلەمانە ڕاستی ئەوە تا ئێستا هیچ کێشەکانی چارەسەر نەکردووە ئەمەش پارتی بۆیە ئەم هەوڵانە قات دەزانن کاتی هەڵبژار پارتی زۆڵی لەو ناوچانەدا نەماوە کە دەچێم مەقەڕی یەکگرتووە سوێنەدا ئەوانە بۆیە ئەوان نیانێ لە هیچ هەری ئەوانەشە کە یەکگرتوون هیچ ناڕەزایەکی خۆیان دەرببڕن لە بەردەم مەکتەب سیاسیەکانە نیانێدا بەهێزی زێرەڤانی و بە تەواشەکاریەوەمانە هەموویانیان دوور خستەوە نیانێ لە ئەوەی بەڵێ کاک بابان
بەڵێ جەنابەت دەڵی ئەمانە ئیشان چارەسەر نەکردو ئەمە پێرێ ئەم بڕیارانە دەرچوون با خوێندنەوەمان زیاتر بۆ بڕیارەکان بێ ئەگەر بێن و جێبەجێ بکرێن تا چەند چارەسەرن بۆ کێشەکان ئەگەر بێت و جێبەجێ بکرێن و ئەو کەسانەی کە بەرپرسن لەو کارەی سوتاندنە دادگا و ئەوانەشەکە ئەو بارەگانیانە سوتانوە یاخود ئەو کەسانی کە ئاڵێن مەساجد ئەو سوکارێ لە بستێن ئەگەر بێت و ئەمانە هەردوو لە بەرامبەر یەک بدرێنە دادگا سەروەر بێ لە ئەمە بەڕاستی ئێمە دەڵێن بڕیارەکان جێبەجێ کراوە ئەگەر بێت و بەس من 100% نادرێت هەر وەکانێ هەفتەی شوبات ئەڕوات وەک ساڵ 2005-2006 چۆن مەقارەکانی لەستانەمەش هەروە ئەڕوا هیچ ینی دادگا بێت و دادگا سەرۆر بێت ئەوە چارەسەرێک لێت سەرۆر نەبێت ئەوە هەر وەک 2005 و 2006 شۆستایان ئەوە ئەڕۆ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بابان لە کەلار باگوێمانە تێبینی کاک مەریوان بێ لە سلێمانی. سڵاو لەبێ کاک مەریوان فەرموو. من بەڕاستی ئەڵەم پەرلەمانی کوردستان هیچ دەسەڵاتێکی نییە لەبەرەوەی تا ئێستا نە لیژنەی مەسعود بەرزانی نە پەرلەمانی کوردستانیش بە بەڵگەی ئەوەی هەتا ئێستا یەک ئەندامی یەکگرتوو لەو ناوچەیە بەرنەبوون باشە ئەوانە ساقتارەکان بەداکە هەڵەبجەی شەهیدی بردومان کرد 4 ملیۆن دۆلارەکان بەسەراساق بۆتەوە جێشی تورکیان هێناوە جێشی بەعسیان هێناوە یعنی جارێک تۆ ئەوانە بەرئێی ئەنجا باسی ئاشتی و باسی ئەواکەی کە خەتام نییە بەڕەئی من پەرلەمانیش و کاک مەسعودیش و هەمویان ئەگەر دڵسۆزن با بچن لەگەڵ مەسوولی لقی ئەوێ کۆبنەوە و داوای لە بکەن ئەو ئیشانەیان بۆ بکا بۆی ئەوە نەسەر شۆڕ و ڕسوایان نەکات چونکە بەڕاستی دەسەڵات لە دەستی مەسوولی لقی ئەوەیە کەواتە کاک مەریوان هیچ سیقەیە بۆ هیچ کەس نەماوە. بەڵێ کاک مەریوان ئەم بڕیارانە چۆن دەخوێنیتەوە ئەگەر جێبەجێ بکرێن ئەم هەش بڕیارەی پەرلەمانی کوردستان بڕیاری پەرلەمانی کوردستان کاکە بڕیار دەرەکات ناڵێ وەسعاساکەنەوە تۆ جارێک گیراوە هەیە گیراوەکە چی بەسەرا ساق بۆ تۆ بە ئەمری چ دادوەرە گیراوە ئیتر من بەڵگەی تر مناوە بەس ئەوەمێ جارێک گیراوەکە بەربە ئەنجا باسی شتی دەرکات کە ڕاز ناکە ئەوە خۆی بەڵگەیە لەسەر کە ڕاز ناکەن اینجا باسی کاک مەسعود وەختی خۆی لە حەڤەی شوباتە بیرم وتی جەمەدانەی سوور لە سلێمانی سوتاوە من یعنی پێڵم عیبە سوکاتی بە زمانەی سوورکەی من پێم ناخۆشە لەبەروی کاک مەریوان کاک مەسعود بەڵام هەیە گوێ بگرە یەک دەقەت خوا بەڵێ گوێم لێتە چی هەیە لەو حاڵەتەیە بە زمانەی سوورەوە مقڕەکەی یەکگرتوو فیشەک بارانەکرێ ئەو زمانە سوورە لای من پیرۆزەمێنێت. بەڵێ سپاس بۆ کاک مەریوان لە سلێمانی هیوادارم زۆر لە تۆرەکە دەرنەچین و زیاتر بتوانین بەبێ ئەوەی کە ناوی کەسێک بێنین بتوانین بابەتیانە لەسەر مەسەلەکەی خۆ لەسەر تەوەرەکە قسە بکەین دیارە کاک مەریوان قسەکانی بەو شێوەیە نەبوو کە ئەمە ئەم دەبینێ باس کرد بەڵام با بتوانین زیاتر لەسەر بڕیارەکان بێ ئێمە هەموو لایەکە پەیوەندیەکە باس لە چارەسەر دەکات باس لەوە دەکات کە دۆخەکە بۆ شێوەیە چارەسەر ناکرێت بەڵام ئەم بڕیارانە ئەگەر جێبەجێ بکرێن وەک پێرێ پەرلەمانی کوردستان هەش بڕیاری پەسەند کردووە تا چەند چارەسەرە بۆ ئاڵۆزیەکانی ئێستای کوردستان و بەدابەتی سەبارەت بە ڕووداوەکانی بادینان دەتوانێت وە قسە لەسەر بڕیارەکان بکەن و ئەگەر پێویستی کرد دەکرێت من بیرتان خەمەوەگە بڕیارێک یاخود هەر بابەتێک لە بڕیارەکان پەیوەندی هەبوو بە ڕووداوەکانەوە و ئەوەی زیاتر تێ بگەن وە قسەی لەسەرکەین. بەڵێ باوکی لاوین لە ڕانیە. سڵاو لێبێ باوکی لاوین فەرموو. بەڵێ باوکی لاوین زۆر سپاس دەکەم شەو باش. نەخۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس باوکی لاوین. پرسیارێکمانە بوو. بەڵێ فەرموو. ئەگەر گوایە دەڵێن مەقڕی یەکگرتوو لەو بارەگای یەکگرتوو پێشتر ڕۆژێک پێشتر شتەکانیان لا بردووە باوکی لاوین دیارە قسە باوکی لاوین قسە و باز هەیە و هەواڵ هەیە لەسەر سەرجەم ڕووداوەکان بەڵام با قسەکانمان زیاتر لەسەر ئەم تەوەرەی ئەمڕۆ بێ کە تایبەتە بە بڕیارەکانی پەرلەمانی کوردستان بۆ چارەسەرکردنی ڕووداوەکانی دەڤەری بادینان ئەگەر پێویستە کات بە چەند زانیاریەک بۆتە خوێنمەوە بۆی ئاگات لێ بێ ئەگەر خۆت ئاگات لێتی بتوانین قسەی لەسەرکەوە لەسەر خاڵەکانی قسە بکەیت تا چەند چارەسەرە ئەگەر جێبەجێ بکرێن تا چەند چارەسەرە بۆ ئەو ئاڵۆزیانە. ئینشاءڵڵا چارەسەر دەکرێت بەس ئەمن ئەو پرسیارەم هەبوو ئایا ئەگەر ئەوان دەیانزانی مەقڕەکانیان دەسووتەیە بۆ ئاگاداری حکوومەتیان نەدەکردەوە. بەڵێ ئەمە پرسیارەکە ئەوەیە دەبواە دەستگایەکی ڕاگەاندن شتێک ئاگاداریان کردبە
زۆر سپاس بۆ باوکی لاڤین لە ڕانی بەڵا زاندیارە بڕیارەکان ئەگەر بە کورتی ئاماژەیان پێ بدەن یەکەم ئیدانەکردن و محکومکردنی ڕووداوەکانی دەڤەری بادینان و دەستدرێژەکانی سەر ڕۆژنامەنووسان و سووتانی بارەگاکانی یەکگرتووی و شوێنەکانی تر دووهەم هەموو ئەو کەسانەی دەستیان هەبووە لە پلاندانان و هاندان و تاوانیان ئەنجامداوە بدرێنە دەست یاسا سێهەم دەبێت حکوومەت ئەو بەرپرسە ئیداریانە سزا بدات کە کەمتەرخەمیان کردووە. چوارەم پێویستە حکوومەتی هەرێم بەپێی یاسا قەربووی مادی و معنەوی هەموو ئەو کەسانە بکاتەوە کە زەرمەند بوون. پێنجەم ئەو لیژنەی کە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە پێکێنراوە پەلە بکات لە کارەکانی و بە زووترین کات دەرەنجامەکەی ڕابگەنێت. شەشەم دەستگاکانی ڕاگەاندن هەڵمەتی دش بە یەکتر ڕابگرن و هەموو دەستگاکانی ڕاگەاندن لە ئاست بەرپرسیاتیدا بن. هەروەها حوتەم وەزارەتی ئەوقاف لە ڕێگەی وتاربێژانەوە وەزارەتی ڕۆشنبیری و پەروەردە لە ڕێگەی خۆیانەوە گیانی برایەتی و لێبوردەیی و پێکەوەژیان بچەسپێنێت. هەشتم کە دوا بڕگارە پەرلەمانی کوردستان جەخت لەسەر پێکەوەژیانی تەواوی نەتەوە جیاجەکانی کوردستان دەکاتەوە. ئێوە تا چەند پێتان وایە ئەم بڕیارانە ئەگەر جێبەجێ بکرێن چارەسەرن بۆ ئاڵۆزەکانی ئێستا هەرێمی کوردستان سەبارەت بە ڕووداوەکانی دەڤەری بادینان. بەڵێ ئامانجمان لەگەڵدایە لە کەرکووکەوە. سڵاو لێ بێ کاک ئامانج فەرموو. زۆر سپاس کاک ئامانج. دەستخۆشی بەناوەکە لێکم. زۆر سپاس دەکەم. کاگە من تقریبانەوە هەفتەیەکە بەدیازم پەیوەندی وەرگرم بەداخەوە پەیوەندی وەرناگیرە و پێشنیارێک شەکەم لە جەنابتان ژمارەی هێڵەکان تۆ زیادکەن تا بۆ زیاتر پەیوەندی وەرگرین. زۆر سپاس دەکەین کاک ئامانج وە داوای لێبوردنەکەین کە ئەو لەو دەسۆرەی لەسەر هێڵەکان هەیە نەمان توانیوە بە شێوەیەکی ئاوا پەیوەندەکان وەرگین بەڵام دیارە چوار هێڵە بۆ ئەوەی پەیوەندەکان وەرگین بەڵام هەر لەبەرەوەی لۆدێکی زۆری لەسەر داوای لێبوردنەکەین واگە بتوانین قسەکان بگەینی. بەڵێ زۆر سپاس کاگیان. کاکە ئێمە وەکو کەرکووکیە کێشەمان زۆر لە بەردەما. بەڵێ جا پێویستە ئێمە ناوماڵی کورد ڕێک بخەین. بەڵێ ئێمە نەوەک بڕۆین دەستی دەرەکی بێ لە ناوی کوردستان تێک بدەین. ئێمە مادەی 140 لە پێشە وا فڕقەی 12 هاتووەتە جێگەی ئەمریکەکان مەترسی زۆر لەسەر کوردی فەیسبووکە بە تایبەتی هەموو کەس لای هەموو کەس ئاشکرایە ئەمە دەستێکە دەستێکی دەرەکیە. سەردانەکەی بەڕێز کاک مەسعود بە دەوری بەرپرسانی تورکیا نەبوو. هەروەها دەستی ئێرانی لە پشتەوەیە. ئەتوانم بڵێم سووریا لەو بابەتە سەرکردە کوردەکانی سووریا چاوپێکەوتنیان کرد لەگەڵ سەرۆک بارزانی ئەوش هەم شتێکی مەترسیدارە بۆ کوردستان. بەڵێ جا پێویستە ناوماڵی کورد ڕێک بخرێ. ئێمە کێشەی زۆر زۆرمان لە پێشەوە کەرکووک ناوچەدا بڕاوەکان من پێم وایە ئەم بڕیارانەی کەواتان لەداوای ئینشەڵڵا پەرلەمان جێبەجێ دەکا بەڵام لە دوای جێبەجێکردن گرنگی ئەوەیە شتی تر دووبارە نەبێتەوە لە هەرێمی کوردستانە. برایانی یەکگرتوو با بە خۆیانە بچنەوە با ناوماڵی کوردی ڕێک بخەن با ئەوان خۆپیشاندانێک ڕێک بخەن لە کوردستانە بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ کوردستان بوونی سەربەخۆیی ناوەک خۆپیشاندان بکەن لە دژی مەی فرۆشتن و مەساف ئەم جۆرە شتانە. تۆ مەیلەتەکانی کورد جێبەجێ بکە داواکارەکانی کورد جێبەجێ بکە دوای ئەوە هەرچی ئەکەی لە کوردستانە بە شێوەیەکی قانونی یاسای جوان خۆپیشاندان بکەن نەوەک بچتە سەر ماڵی خەڵکی بستێنی تام و دەرگای حکومەت. تۆ 5 میلیۆن دۆلار لەرە لە کوردستان داوە ئەو 5 میلیۆن دۆلارە ئەگەر بکرای بە پرۆژەی خزمەتگوزاری دەها باشتر و نەک بکرای بە قەرەبووکردنەوەی ئەو شوێنانە. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئامانج لە کەرکووک دیارە هەندێک ڕای هەبوو کە خستێ ڕوو دەتوانین بڵێن هەر کەسێک پەیوەندیە کات قسەکانی گزارش لە ڕای خۆی دەکات و دەکرێت بە شێوەیەکی تر ئێمە بتوانین قسەکانمان بابەتیان نەبێ ئازیان لەسەر تەورەکە. وچانێکی کورت و پەیوەندەکانتان وەردەگرین لەسەر تەوری بەرنامەکە. بەڵێ بەرەزان بەردەوامی لەگەڵتان و ژمارەکانی کۆڕێک تیلیکۆم کراوەیە بۆ هاوڵاتیانی هەولێر دووهۆک بۆی بتوان پەیوەندیکەن و تێبینی و سەرنجی خۆیان بگەێنن لە سەرتەوەری بەرنامەکە. بەڵێ هاوکار لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک هاوکار فەرموو. کاکەم کاتە باش. زۆر سپاس کاک هاوکار. خۆشی بەرنامەکە لێ یەکەم. زۆر سپاس دەکەم. من لەسەر تەوەرەکە بەڕاستی ئەو دانیشتەی پەرلەمان و ئەو داواکاریان یاخۆ بڵێم پێشنیارانەی پەرلەمان بەڵێ شتێکی باشە هەموو هەنگاوێک کە بە ئاراستەی حەلبوونی کێشەکان بڕوا من بە شتێکی باشە بینم. بەڵێ
و ئەوەی جەناوی سەرۆکی هەرێمیش بەڕاستی ئەو هەنگاوانەی کەویش ناوێتی کۆمەڵێک هەنگاوی باشی ناو داوای لیژنەی کرد و خۆشی مەیدانی سەردانی ئەو دەڤەرەی کرد بەڕاستی ئەوەش هەر بە ئیجابی ئەگەڕێتەوە بەڵام حەقا وەکو لایەنی یەکگرتوو وەکو مەسەلەی ڕاگەیاندنی ئەوە بەڕاستی دۆخەکە بە ئارامیە بەرن دۆخەکە بە ئاراسەیەکا بەرن کە بەرەو چارەسەربوون بڕوات نەک ئەوان چکە من بە دەلیل بۆەوە من متابعی بەرنامەکەی ئێوەم کرد برادرێک قسەی کرد وتی ئەوان ئەیەڵن ئێمە لە ئەنکاوە دوکانێ بکەینەوە سیدیخانەیە بکەینەوە کە بریتی بێ لە سیدیخانەیە کە قورئان فرۆشتن بێ و یان ئەو جۆرە شتانە بێت یعنی ئەمە دەلیلە بۆی ئێمە نایەڵین مەجال نادەین ئەوان مەجال نادەن ئێمەش مەجال نادەین کاگا و کەربا قسەکان نەبێت بە ئێمە و ئەوان و بەو شێوەیە دیارەوە تێبینی بەڵێ کاگاکارەوە تێبینی کاک مەریوان بوو لە سلێمانی هەندێک تێبینی هەبوو دەڵێت تا ئێستا ئەو کەسانی کە دەستگیر کراون بە ئازاد بکرێن دواتر کێشەکان چارەسەر بکرێن ئەوە تێبینی خۆیتی وە خۆی وتم مەریوان لە سلێمانی لەگەڵەوەیان بەڵام بەڕاستی تۆ ئەو لیژنە تەشکیل کراوە کە لیژنە تەشکیل کرا ئەبێ هەموو ئەو کەسانەی کە گومانیان لێکرێ دەستیان هەبوو لەوە کە چی ئەوانەی پشتەرەتا بوونەتە پێشەنجی ئەو کێشەیە و ئەوانەشی کە دوایی چوونەتە سەر بارگاکان خۆبێ هەمووی بگیرێ ئەوانەی کاشگیرێن بە تاکید ئەندامی ئەم حیزبانن ئەم حیزب لایەنانن کە لە ناوچەکەیان هیچێن یعنی با ئەوە نەبێتە فشارێک یان یەکگرتوو و کۆمەڵێک شت بێنە بیکاتە فشارێک بڵێ ئەندامەکانم جیرانەی باشە ئەبێ ئێش بگیرێ احتیمال لایەنەکانی کەش بگیرێت لەبەرەوەی دوایی چێ دەرکەوت لە چێ دەرکەوت ئەم وەتعا بەڕاستی ئەو لە ڕووی یاساییەوە وە قانون ئیجراعاتی خۆی لەگەڵا بکات بەڵە سپاس بۆ کاک هاوکار لە سلێمانی بەڵێ کاک عومەر لە سلێمانی سڵاو لێبێ کاک عومەر فەرموو کاک عومەر لە سلێمانی گوت لێمانە کاک عومەر بەڵێ کاک عومەر ئەلۆم کاتەوە باش کاک کاروان زۆر سپاس کاک عومەر هەموو کاتێکت باش من زیرە کارزانم لە هەولێر بەڵێ ببوورە دیارە پەیوەندەکەی کاک عومەر نەبوو کارزانمان لەگەڵدایە لە هەولێرەوە بەڵێ کاک کارزان فەرموو کاکە بە نسبەتە و بەرنامەیەوە دەستخۆشی و تەوەرە و لێکەم زۆر سپاس دەکەم وەکو ڕێی شەخصی خۆم بەڕاستی من ئەو بڕیارانەی پەرلەمان کە ئێستا دەری کردووە بڕیارێکی باشە بەس وەکو شەخصی خۆم بە ڕێی خۆم ئەو بڕیارانە بۆ سەرقالکردنی خەڵک و ئیقناعکردنی خەڵکە ئەگەر بات بایە لە هەفتەی شوبات لێبیچینەوە لەگەڵ ئەو بەرپرس و ئەو تاوانبارانە گیرابانە و درابان بە محکەمە ئێستا ئەو شتە دووبارە نابووە کە ئەو ڕووداوانەی لە زاخۆ ڕوویدا بەڕێی خۆم ئەو بڕیارانەی پەرلەمان بەس بۆ ئەوەی مەشغوڵکردنی خەڵکە و هیچ ترنا واتە پێت وایە کاکارزان ئەم بڕیارانەی کە دەرچوون و پەسەند کران جێبەجێ ناکرێن واللهی بەڕێی خۆم نەخێت جێبەجێ ناکرێت بەس تەنها بۆ ئەوەی خەڵک مەشغوڵکەن و بڵێنەوە لێپێچینەوە بڕیار دەرەکا پەرلەمان و تر هەرەوە نێو ینی بەڵام لە بەرامبەر قسەکەی جەنابەت کارزان کاک هاوکار لە سلێمانی دەڵێت ئەو دانیشتنەی پەرلەمان و شتێکی باشەوە دەڵێت ئەمە هەنگاوێکی باشە بە تایبەتی دەڵێت بڕیارەکەی سەرۆکی هێرێم دەڵێت ئەمە هەنگاوێکی باشە بۆ چارەسەرکردنی ئاڵۆزیەکان کاکە گیان هەنگاوێکی باش کوا لە هەفتەی شوباتە پەرلەمان بڕیاری دەرکرد ئەو تاوانبارانە بگیرێن بدرێنە محکەمە کە لە هەفتەی شوبات ئەو شتانە نەکرا ئێستاش باوەڕکە بە قەناعەتی خۆم هەروەکو ئەو کێشانەی کە پێشتر ڕوویداوە هەروەکو ئەوان خەڵک مەشغوڵەکەن ویان بنوێیانێن و هیچ تریشنا بۆ نمونەوەی کەناڵەکەی ئێوە کە ئاگریان تێبەردا تاوانبارانە چیان بەسەرا جیران لێ پێچنیان لەگەڵ کرادران بە محکەما نەخێت کەواتە ئەو ڕووداوی ئێستاش کە ڕوویدا لە زاخۆ هەروەکو ئەوانەی تر دووبارە ئاکرێنەوە و ئیترێمەش داوا لە خەڵکەکەین چی تێت خۆیان بەو شتانەوە مەشغوڵ نەکەن و با سەیری ئەو کێشە و ڕووداوانەی ڕابردوو بکەن کە ڕوویاندا هیچ لێپێچینەوەی بەدواوە نەکرا ئێستا شەروایە بەم شێوەیە با خەڵک لە ناو خۆمان کرد چارەسەرەکان لە ناو خۆمان کێشەکان ڕێک بێخینەوە نێڵین بگاتە ئەو ڕادەیە کە دوژمنان دڵیان بۆ خۆش بێتن کە ئێستا لە زاخۆ ڕوویدا و کە پێشتریش لە هەفتەی شوبات و ئەو کێشانەی کە لە ڕابردووە ڕوویدا بەڵە سپاس بۆ کاکارزان لە هەولێر بەڵێ دەریامان لەگەڵدا لە تەختەقەوە سڵاو لێ بێ فەرموو کاکەم کاتتان باش زۆر سپاس کاک دەریا
دەستخۆشی بەرنامەکەتان لێکم هەڵبەتامیان دێشتەیە بڵێم نێشە لەوانە پەرلەمانی کوردستان نوێنەری هەموو میلەتە ئەو لیژنانی کە پێک هێنراوە لیژنەی مافی مرۆڤ و لیژنەی ناوخۆ نوێنەری هەموو حزب و لایەنە سیاسەکانی تیا بووە ئەما دەبێت بڕیارە دەرچوو لەو لیژنەیەوە دەبێت هەموو لایەنە سیاسەکان پێیوەزن پێ و بڕیارەکانیش باشە تۆ بتێ بڕیارەکان بەدڵی هەموو لایەک بێت ئەمە جێگای هیچ گومانیتیانە نایە بەدڵ هەموو لایەک بێت دەبێت تەوازنێک بپارێز لێنەوانە تا پێستا لیژنەکە نەگەیشتەوە ئەنجامێک بڵین بەلای کێ و چێنیە بەڵام گرنگترین شتەوەیە کە ئەوانەی کە ئیشەکەیان کردو ئەوانەی کە هاوکار بوونە دەبێت هەردووچان حەفی خۆیان وەربگرن و دادگای بکرێن ئەمە یەک دوو منەمە یەک شتێک لێرە بە یەکگرتی ئیسلامی بڵێم خۆم یەکێ لەو حزبانە بەڵام مێ پێ بڵم 2005 بارەگاکان سوتا بان چاوم ئەمجارش بارەگەیان سوتا حەق وایە ئەندامانی یەکگرت و بە هەوڵدەن لەسەروی خۆیانەوە هیچی کە یەکگرت و ئیسلامی لە ناو خۆیان لەگەڵ پارتی نەبێتە هاوپەیمان کە ئەزانی تۆ ئەم هەموو خەدرت لێ ئەکرێت و دوایش بیتە هاوپەیمان ئێچی زواب خەڵکەکانەداتەوە ئەمە ڕخنێکشنەوەن لێ گرت و هەبێت لەمەیانە تۆ قەزەی دەرەوە بڵێنە قەزەی بەغامێنەوە ناوخۆ داوای ئەوە ئەکەی کە لە ئیترافی فیدراسیۆنە کوردستانیەکان بکشێنیتەوە ئەمە شتێکی غەڵەتە با ئێمە قەزەکەمان هەر لە ناوخۆ بێت با نەچێتە دەرەوە بۆیە ئەو شتە بەجددی وەربگرن ئەندامانی یەکگرت و هەوڵدەن لە ڕێی سەروی خۆیانە و سەروی خۆیان ئاگادارکەنەوە کاتا پێیان بکرێت هاوپەیمانی لەگەڵ پارتیانە بەسن چونکە ئەزان ئەمە چارەنووسێکی بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک دەریا لە تەختەق بڵێ عەبدوڵڵا لە ژاراوە سڵاو لەبێ کاک عەبدوڵڵا فەرموو زۆر سپاس کاک عەبدوڵڵا کاکە ژیان بەڵای تۆوانەیە و دەسەڵاتدار کە لە منتیقەی بادینان ئەو کەسانە کە دەستگیر دەکەن خۆیان نازانەوانەکەن بەتەکید ئەوانە خۆیان نەزانەوە دەستنیشەکەری خۆیان دەستنیشانێکردن من وەکی لایەک قسە ناکەم هیچ لایەنێک نیم نێچەتی لە پارتی هیچ بێک نیم بەخوا نوێژی ناکەم لە دیفاع لێ بچوو دەکەم بەس دیفاع لە قورئان دەکەم بەڵێ تێژی ئەوانە بەتەکید خۆیان دەزانن پێویست ناکە لیژنە دابنێ بڕۆ لە پەرلەمان بڕیار بدا لیژنە دابنێ بڕۆ ئەوانە دەستگیرکە ئەوانە پێویست بۆی ناکە بەڵێ کاک عەبدوڵڵا بەڵام جەناب دەڵێ پێویست بۆ ناکە هەندێک دەڵێن یاسا دەبێت سەروەر بێ پێت وایە گە لیژنە پێک بهێنەوە بە پێی یاسا ئەو شتانە ئاشکرا بکرێن ئەوە یاسایی نیە شێوازێکی یاسایی یاسا لە هەرێمی ئێمە یاسا سەروەر نییە دەسەڵات حیزبی دەسەڵات خۆی یاسا دەکرێت لەبەر ئەوەی جەناب دەڵێ یاسا سەروەر نەبێ پێویست ناکات لیژنە پێک بهێنرێەوە پێویست ناکە بە دەوڵەتچوون بۆ ڕووداوەکە بکرێن خۆیان دەزانن براکەم خۆیان دەزانەوە خۆیان دەزانن من دەزانم مەسەلە شوێنێکم دەزانم چێ دەنێرم ئەوانە دەستنیشانەکەی خۆیانن هیچ وەخت یاسا لە هەرێم یاسا سەروەر یاسا لەسەر کەسێک سەروەرە کە بێدەسەڵاتە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە ژاراوە بڵێ ئیسماعیلمان لەگەڵدایە لە هەولێرەوە سڵاو لێبێ کاک ئیسماعیل فەرموو ئەلۆ بەڵێ کاک ئیسماعیل کاکە پێشەشی دەستخۆشتانی دەکەمەوە بەرنامەی جەنابتان زۆر سپاس دەکەم من سەرەتا باسیەوە دەکەم بەڕاستی خەمخۆری جەنابی سەرۆک بارزانی لەوەی دیارگەبای خەڵکی کوردستانیش باش بزانن کە هەر لەگەر ڕووداوەکە و پاشان بە جەنابی بەخۆی گەیشتە زاخۆ و منطقەی دهۆکۆ و شتانە لەگەر هەندێک کەوادری ئیداری و منطقە و خەڵکی شەخصیات و کەسایەتی منطقە کۆبووە حتا لەگەر جەماعەتی یەکگرتوش کۆبووە و دڵنیاشی کردن پەیامەش پێدان کەوا یاسا لەسەری هەموو شتێک دەبێتن و لیژنەیەکی ڕەوان کرد دەبێت خەڵکی بزانن بە یەکگرتووشەوە با ئینتیزاری ئەم لیژنەی جەنابی سەرۆک بکەن با بزانین چی لێدێتن ئەو لیژنەیە بەس ئەنجامێک دەگاتن و نەتیجەکەشی دەبیتن ئەوە یەک ئەمن پێم وایە بەڕاستی دەبی خەڵکی کوردستان باش بزانێ هەفتەک پێش ئێستا لە ڕاگەاندنەکان باسکە سەلاحەدین بەهادین سەرۆکی یەکگرتووی ئیسلامی لە میسر گەڕاوە گەڕانەوەی ئەوەی و پاشان ئەو ئەحداسە ڕوویە ئەوە سوالێکە با خەڵکی کوردستان ئەو شیکردنەوەی بدا کاک ئیسماعیل با باس لە ڕووداوەکان نەکەین کە چی ڕوویدا و ئەمە بۆ وای کردووە تۆمەت ئاراستی ئەم لاولاکەین با باس لە ئەم بڕیارانە بکەین کە لە ئێستادا هەندێک دەڵێن کاک ئیسماعیل کاکارزان لە هەولێر پەیوەندی کرد هەروەها کاک عەبدوڵڵا لە ژاراوە دەڵێن پێویست ناکات لیژنە پێک بێنرێت و دەڵێن ئەمانە تەنها بڕیارن جێبەجێ ناکرێن بەپێی قسەی خۆیان ئەم بڕیارانە جێبەجێ ناکرێن دەڵێن و ئەمە شتێکە لە نێوان خۆیان دەزانن کێ بووە و کێ نەبووە خۆیان چارەسەری دەکەن واتە بە کورتی ئەمان دەڵێن پێویست بە لیژنە و ئەو شتانە ناکات جەنابە چی دەڵێی و تا چەند هاوڕای لەگەڵ
کاکارزان لە هەولێرەوەها کاک عەبدوڵڵا لە ژاراوە هەندێک بەشدار بوویتر. من نازانم کاکەجیان ئەگەر دوو کەسی بەشەر بێت دەمەقاریان بی لە شوێنێک ئایا خەڵکێک نایەتە بەینیان و خەڵکێک لە لێ کۆلۆن سەناکاتن بزانین خەتای کامیان بۆ و کامیان دەست پێشکەر بۆ کامیان شارەکە هەرجستانە و پاشان پێکاتنەوە لە ناو دروستەکە وەنیە باشە خۆپیشاندانێکی وا گەورە من نارێم وەڵاهی فلان بە بەڵام دەبی ئەتو ناو خەڵکێکی 500-600 کەس بچی بستە سەر هەندێک متراکاتی خەڵک بستێنی یا خەڵکیشکە بچی بارەگا بستێنی حتمەن ئەوە لێکۆڵنەوەی دەوێت حتمەن دەستی شاکنێ حتمەن بەداداچوونی دەکرێتن دەبێت زانیارەکان بە وردی بتن نازانم ئەو خەڵکە لۆ چۆوانە ئومێدا ینی بەڕاستی دەبی بزانی ینی فەرمووە من ئەوڕۆکە جێم نەبوو وەلەوە لە تەوەرکە جێم نەبوو لە تەلەڤیزیۆنی دەری لە هیندستان لە پاکستان نەخۆشخانەیەک سوتایە 90 کەس ناو مردیە وانە لە تەلەڤیزیۆن باس کرد لە باگان باشە ئایا ئەوە لە کوردستان یەک کەسی خەڵکێک بریندار بە ئەو هەڵایە وڵا نازانم ئەو هەڵایی لۆچی ئەگەر دەستێکی دەرچەکە بەس دەبی بزانین کاکە گیان تۆ هەر سادەورە دوژمنە خەڵک ئاماراتێنە پیلانی دەدەڕێژتن ئەوستان دەکاتن جەنابی سەرۆک بارزانی ماوەڵە پێش لە ئیران بوو دوای لە تورکیای دوایە ئۆپۆزیسیۆنی سووریا هاتن کۆبنەوەکردن هەموو ڕێگەخستن دەبا ئێمە هەمومان بە مەحارەزا بە حیزبی دەسەڵات بە هەموو خەڵکی کوردستان بە شەخصیات کەسایەتی ڕۆشنبیری دەبا هەمومان بە هاوکار بین وا دەزانین هەر سادەورەمان گۆڕانکارێکی لێڕوە دەبا ئێمە پاپشتی پاسەکانی تر بکەین با کوردستان بەرەو دەوڵەتێکی سەربەخۆ بین نەگەڵا بە یەکترەوە خەریک بین خەڵکێک لە شوێنێک. کاک ئیسماعیل لەبەر کاتی بەرنامەکە داوای لێبوردنەکە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئیسماعیل لە هەولێر بەڵێ دەچینە لای کاک مەحموود لە کەلار. سڵاو لێبێ کاک مەحموود فەرموو. مرحبا کاکە گیان باشی دەستخۆشی بەرنامەکە دیەکەم زۆر سپاس دەکەم کاک مەحموود. کاکە گیان تەوەرەکەت لەسەر ئەوەی بڕیارەکەی هیند و پەرلەمان بوو بەڵێ هەش بڕیارەکەی پەرلەمان طبعا ئەو بڕیارە ئینشەڵا سەرکەوتووەوێت لەبەر ئەوەی کاک مەسعود خۆی تەداخلی کردەوە مۆزوعەکە بەڵێ و دووەم باس هەفتەی شوباتەکەن یەکگرتووە طبعا نەوەری وا باس هەفتەی شوباتەکە تشی یەکگرتووە وەڵامان نەبێ بۆ لایەنەکان کاک مەحموود کە بە باس لە بڕیارەکان بکەین بڵێ بەڵێ بەڵێ چوار لە مەنسەقەی سلێمانی و هەڵەبجە و چەمچەما و کەلات بەڵێ ئەوانە چی زەنبێکیان بوو یەکگرتوو هجوومیەکە لەسەریان کاک مەحموود کە بە باسی ڕووداوەکان نەکەین بەڵێ ئێمە ئێستا باس لە هەندێک بڕیار دەکەین لەلایەن پەرلەمانی کوردستانەوە هەموو لایەنەکان خۆیان دان بەوە دەنێن کە ئێستا دۆخەکە پێویستی بە هێورکردنەوەیەوە هەندێک لێکتر نزیک بوونەوە هەیە با باس لەوانە بکەین بەڵێ کاک مەحموود با ئەو ڕووداوانە نەگێڕینەوەکو خۆیان ئەوەین پێشوو خۆیان نیساکە زۆر بۆ بسەڵمادانن کاک مەحموود کە مەلایەک لە کەلار توات یەک لەقەمێ بڕە کە بەس باس لە ڕووداو نەکەین با کەس تۆمەت نەکەین با ناوی کەس نێنیت کە مامۆستا ئاینەکانیش ناوی کەسیان نێنیت کە باس مامۆستا ئاینەکان وەکەم ئەخ با ناوی کەسیان نێ من داواکەم کە ناوی کەسیان نێنم بەخوا ناو کەس نێرم بەڵێ بە کورتی ئەو مەلا لە کەلار بڕیاری دا فتوای کوشتنیدا یەکگرتووە کاک مەحموود ئێستا با قسەکانمە لەسەر بڕیارەکان بێت کە ئەگەر قسەتە بەرسێتەوە بەڵێ ئەگەر دوو کەس بکوژێ لە زاخۆچیان نەوت ناوێت تاداکرێەوە وایە نازانم قسەی خۆتە کاک مەحموود من داوات لێ یەکەم کە لەسەر تەوەرەکە قسە بکەی و لەسەر بڕیارەکان سپاس بۆ پەیوەندیەکەت کاک مەحموود لە کەلار بەڵێ سەهەندمان لەگەڵدا لە شارە زوورەوە سڵاو لێبێ کاک سەهەند فەرموو باش زۆر سپاس ئێوارەت باش کاک سەهەند بەڕێزەکەم پێشەوە بچینە سەر منکەمە لە بەرنامەکەی لام سەرەوەی کە پەرلەمان و ئەو ڕووداوە بێ هۆکارەکەی بگەڕێن و هۆکارپێشی بەڕێزەکەم ئەگەڕێتەوە بۆ ئوسلوبی پارتی بۆ من گوتوژنیم حەزەکەم سەرەتاوەشی پێ بڵێم بۆ کولتوری ئێمە ئەگەر بگەڕێتەوە بۆ بەڵێ هێزیەکە بۆ بەنافسی هەر هێزێک ئەلمانی بیستانێ وایەکە لە 75 هێزێک دروست بوو بەناو هێزی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و هێزە لە 3 باڵ دروست بوو بۆ منافسی پارتیکە شۆڕش بکە پارتی دموکراتی کوردستان ئەوەی بەسەرهێنا کە بەکارەساتی هەکاری بەڵێ کاک سەهەند لەبەر کاتی بەرنامەکە بابینە سەر تەوەرەکە بۆی گوێم لە قسەکانی جەنابت بێت لەسەر ئەو بڕیارانەی کە پەرلەمانی کوردستان دەری کردوون سەبارەت بە ڕووداوەکانی دەڤەری بادینان بەسەر چایسای مەسەری بەڕێزم هەفتەیەک پێش ئەو کارەساتەیە مەسەری ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لە منتیقەی دووەکو بادینانە هێزی سێهەمین لە دوای یەکگرتووی نیشتیمانی سیستانی کوردستانن ئەمە خۆی بۆ خۆی دەدادەتێکە لە سەوەی پارتی دموکراتی بران هەر هێزێک بۆ منافسی وای لێ ئەکات بەڕێزەکەم بۆ
پەرلەمانی کوردستان و بڕیارەکانی بەڕێزم هەر کاتێک پەرلەمانی کوردستان توانێ هەنی تۆ لە وڵاتێک 1600 کەسی هەیە ئەبێ یا بە یاسادێ بگیرێن هەتاوەکو ئێستا نەگیراون ئایا پەرلەمانی کوردستان لەسەر ئەمان پێن پەرلەمانی کوردستان بردووە هەستا لە خەوان ئەندامەکانە ئێستا هەڵەتاون وەزپی کوردستان ئەوان هەر لە خەمی پڕکردنی خۆیانە بەڕێزەکەم پەرلەمان دەگە پەرلەمان بۆ حەفدە خاڵەکەی حەڤەی ثباتی جەبەجێکە ینی شتێکمان نای پەرلەمانی یاساد بێت ئەم وڵاتە وڵاتێکە ینی هیچ یاسایەکی تێدا بەڕێ دەکەم ئەگەر پێویستمان چی پێویستەکە بە سەرۆکی هەرێم بڕیا دەرکا 2600 کەس بگیرێ چی پێویستەکە سەرۆکی هەرێم بڵێ لیژنە بەڵێ کاک سەهەند ببوورە لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە سپاس بۆ پەیوەندیەکە سپاس بۆ قسەکانت کاک سەهەند لە شارە زۆر بەڵازان لێرە داتینە کۆتایی ئەڵقەی جاری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبەینی هاوکارم هەکانی هێلی لەگەڵتان دەبێت بۆ تەورێکی تر بەرنامەکە و دەتوانێت پەیوەندەکانتان وەربگرێت هەشتا و بەختەوەربن